لحديثك صحيح بخاري دهاتو خوشويستي خوا صلى الله عليه وسلم ئامۆژگاریەک ما دەکات دەفەرمێ واتقي دعوة المظلوم فإن دعوة المظلوم مستجابة. ئاگادار بن، خۆتان بپارێزن لەوەی کە زوڵم بکەن لە کەسێک کە زوڵم لێکرا و مەزلومە. بێگومان ئەو کەسێک کە مەزلوم و زوڵمی لێکرێ بەعام لاوازە، بێدەسەڵاتە، چونکە ئەو کەسەی کە زوڵمی لێ ئەکرێ دوعای قبوڵە. ئیمامی ئەبوو قیلابە یەکێک لە زانا گەورەکانی تابعین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت لەگەڵ جەماعەتێکا ڕۆشتم بۆ شام. سبحان الله، چوومە شوێنێکەوە گوێم لە دەنگی پیاوێک بوو، دەیوت ئاگر بۆ من، وەیل و ئاگر و تیاچوون بۆ من. کاتێک کە چووم سەیرێکەم ئەم پیاوە هەردوو پێی بڕاوەتەوە، پێی نەماوە، هەردوو دەستەکانی بڕاوەتەوە، هەردوو چاویشی کوێرە. سبحان الله، منزەرێکی ترسناک. پیاوێک دەست و قاچی نەماوە، چاوەکانی لە دەست داوە، لە سەر دەم و چاو کەوتووە، بەڕووە کەوتووە، ئەڵێ وەیل و ئاگر بۆ من. منیش چوومە پێشەوە، وتمە ئەی بەندەکەی خوا، بۆ وا دەڵێی؟ بەسەرهاتی تۆ چییە؟ بۆچی ئەم قسەیە دەکەی دەڵێی ئاگر بۆ من، تیاچوون بۆ من؟ وتی من کەسێک بووم لەو کەسانەی چوومە ماڵی ئیمامی عوسمانەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە شەهیدیان کرد، کە مەلایکەی خوا شەرمی لێ کرد. یەکێک بووم لەو کەسانەی کە چوومە ژوورەوە بۆ کوشتنی عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. ئەڵێ کاتێکە نزیک بوومەوە خێزانەکەی دەرچوو، خێزانەکەی ئیمامی عوسمان ڕەزای خوای لێبێت، کە یەکێکە لە چوار خەلیفەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەڵێ خێزانی هاتە دەرەوە، یەک بۆ کزێکمدا لە خێزانی، چونکە بەرگری لە ئیمامی عوسمان دەکرد، شەهیدیان کرد، خوێناویان کرد. بەڵام زانایان دەفەرمون زۆرێک لەوانەی کە ئیمامی عوسمانیان شەهید کرد ڕەزا و ڕەحمەتی خوا، زۆربیان بە شێتی مردن، شێت بوون. هەر خوا لە دنیا شێتیانی کرد ئەنجا مردن، پێش مردن شێت بوون. عەبدوڵای کوڕی مبارەک فەرمووی شێت بوون هێشتا بۆ ئەوان کەمە. ئەم پیاوەش خێزانەکەی ئیمامی عوسمان بەرەو ڕووی هات دیفاع لە پیاوەکەیەکە مەیکوژن، ئەڵێ بۆ کەسێکم لێدا، چەپۆکێکمدا لە ژنەکەی ئیمامی عوسمان. سەیریکە ئەو کەسێکە زوڵمی لێ ئەەکەی، بزانە ئاگاداری خۆت بە، ئەگەر بۆ کەسێکت لە کەسێک دابێ بە کەمی مەزانە، شەقێکت لە کەسێک دابێ بە کەمی مەزانە. ئەم ئافرەتە دوایەوەی کە درا بە ناوچاوانیە و بۆ کەسێک زلەیەکی لێدرا، وتی بۆ وا دەکەی؟ خوای گەورە هەردوو دەست ببڕێ، خوای گەورە هەردوو پێت ببڕێ، خوای گەورە هەردوو چاوت کوێرکە و بیشت خاتە ناو ئاگرەوە. چوار دوعای لێ کرد. ئەڵێ وەڵی دەمبینی حاڵم چۆنە، دوعای لێم کرد، خوا کوێرم کا کوێر بوو. خێزانەکەی ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دوعای لێم کرد، خوا قاچەکانم ببڕێتەوە، قاچم لە دەستە. دوعای لێم کرد دەستم لە دەست بدەم، هەردوو دەستم نەماوە. دوعای چوارەمە، چاوەڕی دوعای چوارم کە خوای گەورە بخاتە ناو ئاگرەوە. وەڵڵا دوعاکانی خوا قبوڵی کرد. ئاگادار بە، مەڵێ فڵان کەس لاوازە و دەسەڵاتی نییە، من دەسەڵاتم هەیە، ڕۆژێک دێ لە دنیاە یا لە قیامەت خوای گەورە تۆڵە دێ دەکاتەوە، قیامەت مسۆگەرە 100%. بۆیە ئاگادار بە، دوعای مەزلوم قبوڵە، ئەگەر دوای ماوەیەکیش بێ.